ڕاستی بێ ئیشەکە ئیشی مجاملە نیە، منەوە سێم یاریە چوارەم یاریە کەناڵی پەیامە بینم خۆشحاڵانە، یعنی هەم لە پێش یارێکە و هەم لە دوای یارێکە کۆمەڵی ریقا و کۆمەڵی چاوپێکەوتنەکە لەگەڵ ڕاهێنەر و لەگەڵ یاریزانەکان لەگەڵ هاندەرانە لە ئەمەشقەکانمانش ئامادەیە بە حەقیقەت جێی دەستخۆشیە دەستی کە ئەوەی وا لە پشت کامێرەمانە دەستی کوشم دەستی جەنابتە کوشم بەڕاستی شتێکی دڵخۆشکەرە کە ببینی کەناڵێکی وە بە دەنجی وەرزشوانانەوە دێ بە حەقیقەت دەستان خۆش بێ و شایستەی ئەوەن کە ئێمە وەک وەرزشوان دەستخۆشیتان لێ بکەین. دەتوانینەوە نەبڵێن سپاس پێیان کە هەمیشە گەێنەری دەنگ و ڕەنگی ئێمە بووە، هاوشانی میدیایە ناخۆیەکانی بازیان دەتوانم بڵێم تاکە کەناڵ بووە کە هەواڵەکانی یانەی وەرشی بازیانی گەیاندووە بە دنیا وەکو کەناڵێکی فەزایی. سپاسانەکەین، هیواداری ئەم کەناڵە جوانە هەر پێشکەوتوو بێ، بەخێر بێن دووبارە سەرسەر و سەرچاومان.